لە ئەڵمانیا و سکۆتلەنداوە هاتوون لە هەڵەبجا بە شێوەیەکی خۆبەخشانە پرۆژەیەکی بچووکی ڕیسایکلینیان بنیاتناوە. ئامانجیان کەمکردنەوەی مەترسیەکانی پلاستیکە لەسەر ژینگە و خاکی هەڵەبجا، چونکە پیان وایە مەترسیەکانی پلاستیک کەمتر نییە لە مەترسیەکانی ئەو چەکە کۆکوژەی کە لەسەر خاکی هەڵەبجا بەکارهێنراوە. The comparison between the chemical attacks which happened in 1988 to this ئەو چەکە کۆکوژەی لەسەر ئەم خاکە پێشتر بەکارهێنراوە بە خێرایی کاریگەری داناوە 5,000 هاوڵاتی شەهید کرد، بەڵام ئەکرێت بوترێت پلاستیک کاریگەریەکی درێژخایەنترە مەترسیەکەیشی کەمتر نییە، بەڵام هەنگاو بە هەنگاو کار لەسەر تەندروستی مرۆڤەکان و خراپکردنی ژینگە دەکات. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵین گۆڕانکاریە ژینگەیەکان لە ئێستادا دەبینرێن، سروشتی نییە بەڵکو مەترسیە بۆ سەر مرۆڤایەتی، بۆیە دەکرێت بە هەمووانەوە لە پرۆژێکی وا بچووک کاریگەری دانین بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگە. پرۆژەکە ئەگەرچی بچووکە بەڵام پێشوازێکی گەورەی لێکراوە. مەترسی پلاستیک لە سەر ژینگە گەیشتووە بە بەشێکی زۆری هاوڵاتیان. ئێمە دەمانەوێت لە ڕێگای ئەم پرۆژەی و پیشانی خەڵکی جیهانی بدەین کە هەڵەبجە تەنها بریتی نییە لە مێژوویەکی تراژیدی، لێرە توانایەکی زۆر هەیە بۆ گۆڕانکاری. دەمانەوێت ئەوە پیشان بدەین کە خەڵکی ئێرە چەند دەیانەوێت پێشوازی لە هەر گۆڕانکاریێک بکەن کە لە شارەکەیان ڕووبدات. خەڵکی زۆر باش پێشوازیان لە پرۆژەکە کردووە. هیواشم وایە خەڵکانێکی دیکە بێن و پرۆژەیەکی لەمە گەورەتر بۆ خزمەتی ژینگەی هەڵەبجە بنیات بنین. هۆشیارکردنەوەی خوێندکاران و ناوەندا پەروەردەیەکان بەشێکی سەرەکی پرۆژەکەیە کە چین و توێژەکان لە مەترسی پلاستیک ئاگادار دەکرێنەوە. زۆر بە شێوەیەکی باش پێشوازی لە ئێمە کراوە و هەنێ لە مەکتەبەکان ڕۆژێکی تەواویانیاوە بە ئێمە بۆەوەی ئێمە پرێزنتیشن بۆ هەموو قوتابیانی خوێندکارانی ناو ئەو مەکتەبانە بکەین وەکو فیدباکێکی ئیشەکەی ئێمە. تەنیا چەند ڕۆژێکی کەمە کە ئەو سەر لە گەورانەی تایبەت بە کۆکردنەوەی پلاستیکمان داناوە و ئێستا لە نیوە زیاتری پڕبووە، ئەوەش زۆر جێی خۆشحاڵی شانازیە بۆ ئێمە. لە سنووری پارێزگای هەڵەبجا ڕۆژانە نزیکەی 80 تۆن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە کە لە 8.5 مادەی پلاستیکە. ئەمەش گەورەترین مەترسی دروست دەکات لە سەر ژینگەی هەڵەبجا. بۆیە گەنجان لە ئێستادا لە ڕێگای ئەم پرۆژە بچووکە ڕیسایکلینەوە خۆبەخشانە کار دەکەن بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیە گەورەی لەسەر ژینگە و خاکی هەڵەبجا هەیە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.